دستورا خدا و تاوسی ملک خداین دستوری دما خوش بگلی تمام بودار چار پلمتاین هجا من دنگ بکر از بیدم یادم داریم صاحب کن بله رضا که طارق حسو نویسکار لیکولینر اندام کمیته سرپرشتیار جواتا روشنبیلی آزاد آلبرلینی اون گلکی بخیر و سر چوان راتنه و برنامه دارتین ازدیاتی گلی هجان من ایرو اول باسین سپی جبو ریزگرتنا دانسینا چاندامه یا قدیم یا دو باوه ما کالکه ما و بتایبتی جی پیروزیا به ججنا جماعی شیخادی لفاکرنه از خوازم آن سر بدنا خواهی زندگی بکن وان چاندامه از به ججنا جماعی لطوایا ملیین ما همو روحانی چلگر خدمتکار خوشک براین ازدی و دوستین ازدیان ین کردستان و جیهان او باوریا میا کهنار پاراستنه ده پارێزن و ددنە ناسکردن تەوا پیرۆز دەکەم. ئەس نەهات بێژمە کەکێ تارق کەکێ هێژا نویسکەرێ هێژا لە کوێنەرێ مە کەرەم کە توژی پێشین سلااو و پیرۆزباییە خۆ تەماشەمەوە نێمارە پێشکێچ بکەم. سپاس مامۆستا کەمال بۆڤان پەیوێ جوان سپاسەتت کەم هەروەسا سڵاف من هەینە بۆڤان بۆ تێ ڕێزدار و بۆ کارمەندێت وە کارمەندێت چارپەل و چارپەل میدیا هیویدارم هەر سەرکەفت بن هەر خزمەتەکە باش وەسا هەم بکەنە بە سپاسیاوەت کەین هەروەسا وا سپاسدارێ وەمەکو واس تەولی بەرنامە خۆ کریمە ئەس vê cejnê wekî te kerem kiriye vê cejnê eltevaya take kesê me êzî tek teke pîroz dikim her çaperçet Kurdistanê hîvîdarim ev cejna bixêr û xweşî de her sal ser me da bêt û dengê me bêtê ku dû em bikarîn roj rojane biter ku hîvî omêdê me bêne cî em spasdarê her kesekî bin ku vê êziyata me piçekê qayîm keteve piçekê babûkalên me dîroka me وەکی گوتی هەر شتێکی ئێزیاتیە بە گرێدای و بینتە بیرامە جارەکە دی ئەم وەکی ئەم ڤێگا بێ بەڵاوە بوون دنیای ئەم ڤێگا بێ خێرا بێ میدیایە ئاکو میدیای سوسیال میدیای کو ئەم گەینێ کودو دەنگێمەت گاتێ گودو ئەم سوپاسدارێت توی نەجارەکە دی مامۆستا و ئازجارەکە بخێر هاتنەکەم vê cejnê tevaya gelê me êzî pîroz bikim tek teka Ser çava xêristamet ez jî hêvî ji Xwedê û tasî wele dikim ew xêr û xizmeta hemû xizmetkaran û kesên ku bi libasên êzdiyatî beşdarî pîrozbayiya cemaya şîxadî bûne qebûl bikin û xwedanên vê cejna derîn ji hemû êş û birînên xwişk û birayên me yê êzdî re bibine derman. Kekê min rêzdar nivîskarê me lêkolînerê me hêja hêvîdarim em bikarbin îro di vê bernamê de bi xêra dîrokzanîn û lêkolînên cenabê te hinek zanyarên girîng li ser kevnarî û nîşanên pîroziyên ku ji dema dewranên dêrên û heta îro roja me ya îro hêjî di nav baweriya êzdiyatiyê û heft rojên cumayê de pîroz bine naskirin. Ez dê destûra te be ez ê temaşevan û guhdarê me yên hêja jî berê ku em dest bi bername xwe bikin dixwazim pêşîn mêvanên me yê nivîskar û lêkolîner û endamên komîta serpereştiya civata Rewşenbîriya Azad li Berlînê yê hêja bi kurtasî ama ez wî bidime naskirin. Bû navê nake ez hêvî dikim em kêmasiya danasîna kekê xwe de jî nekin ez wisa dikarim bêjim ku nivîskar û lêkolînerê me hêja kekê Tarık Heso
در سال 1965 لگند شیخ خضر یل سر پرزگاه دو که آتی دنیای دبستان خویا سرطایی لگندی خرابی گندی خلاص کریه و دما مالوان سال 1908 ده جگنده شیخ خضر کوچ کریه چوی باجار دو که اوی دبستان خویا نابین لآمده کاوای خواندیه در سال 1985 ده چوی زنگویا موسلی کلجا پرورده بخش جغرافیایی در سال 1989 ده تمام کریه که می نویسکار و لیکولینر در سال 1991 ده بشکداری سرهلدان جیبیه در بدر ترکیه بیه و قوناخه که دجوا درواز کریه گاوا شر براکوژی دنابین هر دو هزین کردی ده دست به کریه نچار بیاد سال 1996 ده درباسی آلمانیا بکه و لباجار برلین آکنجی بیه او ده سال 2000 ده و حتی روژا ایرو گلک خواندن و لیکولین سر دیروکا مزوپوتامیایی و به تایبتی جل سر ازدیاتی کرنم که مال سر همو ججنین ازدیا لیکولین کرنش کش خودیره گلک گوتار نوستاندنه او دمال پرا بحثان دنگ لالشی یال باجار دو که روزنامه وار و هر وقتی دن گلکی دن ده هاتنه و شانن گوتار نوی حتی روژا ایرو هیجی در روزنامه ابرو و هر وقتی دن گلکی روزنامه و مالپره دن ده شکرتینه و شاندن او سر 15 سالان لگل جواتا روشنبیری آزاد لبرلین دخبته دیسا او سر 7 سالان چی دور ده وکه اندام کمیتا ریبر کار دکه و گلک سمینر لسر همو جوران و تایبتی جی سر دیروکا جواتا ازدی یا وشاتی مایی و روشا ازدیات کم نویسکار و لیکولینر ما یه هجا زوجیه شکش خودر نها نویوی هنه و او ویگاوی جیل برلین گلکی بختوار دجین و کرتاسی دناسینا جنابی که منه اگر که ماسی تده هم که طرف جکرم آخوا تدکاری سر وزیده که آنجی جمارت تمام بکن بله که کنم زور سپاس مامۆستا دویستکارێمە هێژا مامۆستا کەمال تۆلانە سپاسیاتت کەم کوتا فەسناهۆی ئامازندا من سپاسیاتت کەم هەر هەبی شەڵا هیویا تەمەنێکی درێژ بۆ تەتخوازم کو ئەس بەری هەر تشتێکی کو مدوێت ئەس بێژم ژی بۆ تەماشەوانت مە چارپەلێک و ئەس کەسێکی نەوەدارم ڕاستیان ئەس کەسێکی وەکی نویسین از برای خودم میتولوژی پرک اکادمی اجبار هندجی من بيت از يعني از رزق تایبت کنم کو کسی میت اولدار مرز ہے لی از بوکی چند گله جاری بوی رنگی از حضرت دانا کم برای اکادمی باشتر کوچ برکو پاش روزی دا افروزی پیشامتن زارو کد مادوان ولاتا در بدریه دا کرکتش کی تو بیجی وصابوان البيشاوي خشكي وجاركي وكفت مجيوان يعني أف تشتاف أف ميثولوجيا كذا هذا يعني هكا مروف بيجت مروف السر بجماعة بيجت كجماعة بابته ما بابتك وصايا عند كاري بيجين ديوكيجي يوليجي كلتوريجي بس كفت ميثولوجيا كمان أو ميثولوجيا دبرة ميزوبوتاميا اما در باسی سپاسگزارم که هجا دستورات و از هیویش تماشاوان و گدار هجا دکم کو اونجی پرسین خوی سر مجاره و گریدای و که تاریخ دبیجه جبو ما بنفسینم تجدی پرسی و داخوازی و اگر پیامی و نل سر مجاره بن ام نکارم برسه با وانجی بتن باستیم املا ما هیوید که اون لگوری مجاره که ما پیشکش دکه پرسو برسه خود آماده بکن
از هول بدم سلاف پرس و رخنین و تماشاوان و گدارین هجا بری کو برنامه بداوی ببه جمیوانی می ریزدار که مرا بخوینم و لاوه جی بکم که اول گوری زانین آخواه برسوا و بدم بجا بریز نویسکار و لیکلینه می هجا جناب تگلک تماشاوان و گدارین چاپل مدیای ین هجا جی دزانن ما gelek bername li ser baweriya êzdiyatiyê wek de kerem kirî û pîrêziya vê cejna cemayê tevî gelek elemdar û oldarên me yên li Lalişê û derveyê Lalişê di nav civata me de bi nav û dengên zanene çêkirine me gelek bername wan re derbas kirine ji kekê xwe evî dikim ku cenabê te jî niha di vê bername de li gorî lêkolîn û dîrokzanîna xwe ji me re bibêje ka kîjan nîşanên kevnar û merasimên pîroz yên vê cejna cimayê di erdnîgarî coğrafya mîtolojiya êzdiyatiya kevnar ya berî xwedawendên farsî û mîtreîzmê de hebûne û wan yên kevn çêbûne kîjan ji wanê hêja mîna serbira gayê şêşims heta roja îro li Lalişê di nav cejna Cumaya Şîxadiyê de mane û em niha gotinê dine kekê xwe kerem bike gotin û bername dî ya tê ye. Spas. Careke dî spas silav bo van temaşevanê ku temaşeyî me dikene bo van rêzara. Mamosta ez destpêk ez behsê mîtolojiyekê bikim. Ji be ku mîtolojiya devera me mîtolojiya Mezopotamiya pisaqaya me vêgirê de ye. Sarûger me vêgirê de ye. Barabitir ev ceşnên me têziya yanî êzdiyatî bi xwe beşekan dikarîn beşekî giring e ku ji vê xwezaya ku me têkî yani pêk hatiye ji çend bîr û bawerê xwezayî êzdiyatî. Ji ber hindê min diya ez behsê ser hindê bikim ku roj helwelatê me roja geleka giring bû roj geleka ya pêdiviye bo welatê me. Wextê welatê me hend roj ya giring bûye ev devera me Mezopotamiye devereka ya bo çandiniyê geleka baş bû. El gor dîroka yani cîhanî jî ev devera Mezopotamiye devera Mezopotamiye şkê dest pê dike tu bû dibêjîn em dikarîn bêjîn wê derê dest pê dike tevana beyna Cud rûbare heş Firatso Miratso heta digate şetil Arab ku dawiya Basra xwariya Iraqê dibêjne vê Mezopotamiya her bo zanî ev devera zanê bû an ku kevîn zana mirovatiyê li peyda bû el gor yani gelek dîme tenekî wekî çawa hatiye dibêjin jî ma ka eşkefta şanedir me hey ma gundê çerm wê hey nêzîkî çemçemal û wan derava lê em çî bikeyne ve cêdaxeya yani kulturê me hatiye têkdan wêşna bî dû egera jî tê êk jê egera yekê me xwelê nekiriye xwedana rengekî giştî ya duê jî barabitir jê ku em keftîne ber kaşoyê van dijminê xwedê nenasa ji ber hindê jî ku vê gavê kulturê me kulturê ne her me ku bijîn ola ezdayî yê Kurda hemû jî em karîn heka nivîsînê tu lê bigerê jî berî 1500 tu tiştekî nivîsî nabînî ji xêr qewl û beytê êzidiya ev salê 1000 yani sedê 12 û 13 de nivîsîn wextê Şêx Fexrê Adiya û Dawudê Biderman û wan ew qewl me dîsîne yani em karîn 300 sal ew betir beyne ji ber hindê jî ber hindê min diya ez biçeke ser mîtolojiyê baxivim ku mîtolojiya ka bizanî mîtolojî çenda giring e ber hindê em dikarîn kebîne navan babeta û ceşnên me got hemû pîr û bawerê xwezayî ne ji ber hindê min diya ez biçeke ser dê bisekirim çunku roj welatê me geleke giring e em zanîn eger roj nebe jî wekî em zanîn elementê herê mezin li esmana derket baweriya ezdayî de an ku mîtraya kevne wextê derket nûra got nûra xwedayî ye ne ku rojperîstî ne ku nûra ew nûra jûd got ev nûra wî ye ku em parêzî ji ber hindê jî hetano nûr momik ronahêl dev ezdayî geleke ya giring û geleka pîroza berova jî wekî soranî gotî pêça wana heka berova jî tu berê xwe bide البيابانا عربي انكو صحراء ابي او قالك هيفت حبينن
هەیبێت حەبینش بەرک و تجارەتا خۆ گەلک بکاتینە البەروێ هەیبێ ڕۆناهەیە تاوا هەیبێ ئەو هەیبێ پیرۆزت بینێن لێ ئەم ڕۆژێ بتر بینی ئەدا دوو تشتێت گەلکێت ئێت گرنگی گەلەکە بە بێنە گۆتن ژبان هەندێک دەبین حکومداریە ئێزدی پاژمایەت میتراتیا کەبنارن میترایە کەبنارن ژبان هەندێک دەبین هەموو جەشن و بیر و باوەڕێمە هەموو دێبە ئەتگرێت داینە لێم گەلک نەچینە ئەم دوور نەچین کوچینەتوان شارستانیادا ئەو شارستانی لەبێ دەبەرامە هەموویژی هاتین هەمووشێت هاتین هەست تۆمەریا بگەراش بابلیا بگریا کردان بگەرا ئەخمینیا بگەرا هیتانیا بگەرا میتانی بێت هاتی میتانی باپیرێت مەبوونێت ئەسلی خۆدا میتانی بوونە ئەشکانیتەن حتا ساسانی هاتینە ساسانی بۆ چۆنەکە هەی وەلە وەسمە نەبێت ئەس بێسەر حکومەتمان بێژن ساسانی زازایەت وێگاوێنە یعنی ئەو باپیرێت زازایەت مەناک و ئەوژی زمانت کەرمانجینە ئەوژی باپیرێت مەنە یعنی نەکو بەسەر ئۆل تەمیا تاڵان هاتی و هۆل هاتین ئۆلێت خۆ گواردینەوە لێ هەمووژی ئەتوێ باوەریدا و باوەیەکە کۆ ڕۆژ دیت یا پاراستی بوو کۆ ڕۆژ یە ڕۆژ نورا خودێ بووە هەمووژی میترا کەبنار بوو هەمووژی کوسەر بێ ئۆلا باوەریە ئەزدایی بووینە پچەکەی کورتیژی بچینێنێ حتا بێت داوێژی حتا بێ داوێژی گەلک ئەمپراتۆریەژی هاتێن مامۆستا ئەمپراتۆریا ڕۆماژی هات ئەمپراتۆریا ڕۆما کە دیرۆکێ برێنی ئەمپراتۆریا ڕۆما سەدەی ئێکێ سەدەی دوێ سەدەی سێ زاینی هەکو هاتنە حەزرەتی مەسیح سەدای ئێکێ و سەدەی دوێ سەدەی سێ ڕۆمێ قبول نەکریا دینێ مەسیحەتی قبول نەکرد کووان هەتانەوەژی بێکاوێ ئەوێتوانێت لە هەین ناوسکە ئەنکو وەکیان بێژنێ پیرۆزیە میترایە لە دەرێ هەین ڕۆژپەرستە سەدێ چارێ یعنی 400 ئەم کاریبێ 400 زاینی ژنکا قبولت کرد 300 ژنکا قبولت کرد زەرامە قبول نەکرد ببینی یعنی ژن و زەرام دەست پێ کاوێ حتا داوێژی 103 و 104 عسکری ڕۆمێ البەرسینگێوان ڕەنگێ ڕۆژێ لێداینە کومانە ڕۆژ بوونە حتا تێتە بیرامن داویە پاری عراقیژی هەتا بێ داوێژی ڕەنگە ڕۆژێستە دەرهەمێوان بوو سەر دەفەسێوان بوو سەر دینارەوان بوو هەتا بێ داوێژی سەر بوونەوە لێ ماناتە ڕۆژ گەلەکە گرنگ بووە ئەفان بێم دەبەرێ گەلک مانەمە گوت میتراییت هاتین و ئەو میترایینە گەلک بەشی دوێژێت دەبنیانی ئەزداییەوە هاتی پێڕا زەرەدەشتی و هاتی ئۆلێتمانەویت هاتین ئەو گەلەکی دیوێژێ چوینە بە ژوانە هەمووژی دابش بووینە دەمە هێرش هاتینەوە مەسەرما ئەو هێرشێت بێ وجدان هاتی پراستی هەنگی وانە گەلک دیرۆک و دیرۆکامە یا تەبیهەتێکی هەتا بێگاوێژی دیرۆکامەیە بە شاتیە بەس ئەم تشکیش بیر نەکەی ئەم تشکیش بیر نەکەی مامۆستا الوی دەمی هەست دەبێ باوریە ئەنکو بەری ئۆلێ سەردەم بێت بەری ئۆلێ سەردەم بێت بژنێ براهیمی ئەتوان دەرادا مەگەلک کەس وەکی دەبێژین فەیلسوفێت یۆنانێ ماتەنەن سۆلۆنە هاتی سۆلۆن 530 بەری زاینی هاتی ئارستۆ سوقراتە نەهمواتن ئەوان تشتێت باشن شرۆڤەتکردن چیزێت باش شرۆڤەتکردن لە ئەسمانە سێڕا هەیڤا دەبێت باشتنەوە یعنی ئەم تکارین بێژین فەلسەفەکت گۆت ناواندا هەبوو فەلسەفەک لێ ئەوێت بێگاوێت دەمێ هاتین بێگاوێت هاتین ئەو گەلێک شوانە هەر ئەم نابێژین ئەم ناچێت بابەتێت ئۆلیدا لێ هەر کەسێک شوان بۆ نەتەواخۆ یا کارکەی لێ بابەت ئێمە بارابەتژی سەر جەمایە ئەم لەومانە دشین بچەکە ما میتۆلۆژیاوێ بچەکە مەدیان بچەکە باسکەینەوە جەمە خۆ باوریان منداش جەم هەف هاتیە جەمە هاتیە گەلک هەبال برادر زمانی عربی نویسینەمە گوتیش جەماعی هاتیە جەمە هاتیە نیکوش جەمە هاتیە بۆچی یعنی شرۆڤەکە ناکاوێت بێت ئەم کاریم بێژین یعنی دەما شیخادی هاتی باوریە ئەزداییدا نوژانکردنە بووە ژبەرکو ئێزدیاتی وا سێ قوناغا ڕەدەبات بوو قوناغایەکی قوناغا خوددانا بووە قوناغا دوێ قوناغا ئێکگرتنە خوددانا بووە قوناغا سێ قوناغا هاتنا شیخادی بووە دەما قوناغا خوددان ئەمزانی خوددانت ئێزیاتێدا چەندن یعنی خوددانێ ڕۆژێوێ هەی خوددانێ هەیڤێ هەی خوددانێت بارانێ هەی خوددانێ هەموو خوددان مەگەلە بتین ڕەنگێت خوددانەوێتی پشتینگی ئەو خوددانە هەموو بوونە ئێک خوددان پێگرت مە نابێ خودداگرت پشتینگی ئەو نابێ خوددا ئەزانێت دلۆڤان مەگرت پشتینگیژی ئەف هێرشێ وەختێت هانە سەر ئێزیاتێدا
ئێزدی پرت و بەلابە بووینەوە هەنگی شیخادی هات جارەکەدی ماگوتی بەعرەبی گوتێ تەجدید جارەکەدی ئەبدینە وێ کۆمکی لە سەرێک و دوو و جارەکەدی ئەوی دینیک و وەکی گۆنێ تێنەکە زێدە بدەتێک و هێزەکەت دەدێت گەلک تشتێت مامۆستا گەلک تشتێت مایەت کرمانجی بوون خۆشک بووینە جوان بووینە ماجێ داخێ مێتکرینە مێتکینە ملکینە گۆدنێت عربی ملکت عربە ژبەرک و هەکەت و هەندێک تشتێت هەین ئەم دەبین جەم هاف ئەماتینە جەم هاف ئەیدانی جەژنا جەمە مامۆستا وقتی تو گراماتیکا کوردی تخونی یا کرمانجی دەبیش جەما ئەلیف وقتی تو تخونی یعنی کو بۆ کۆمێ بۆ جەمعەیە جەم ئەو ئایا بتە چیتێک بتە کۆم یعنی بۆ کۆمێتێک ئەبەیەک دو ما هەندێک گەلە گۆدنێتێت پەیوت جوان هەبوو نەماکەینە وەکی چاوە پەیوەکە هەیە بێژنێک و دوو مەرحەبە عەرەبی هەکەم بێژنە پەیوە کرمانجیامەیە یاش کۆکە مە دەرکەتی گەلە خەڵک دەبێت ئەوە چاوە سات بێشتەوە هەکە تو نۆڤێگاوێ بارا بتر نەوێ کوردێ ئەو کەسێ عەرەبی زان ئەو کەسێ وەکەم دەبێژین ئەبێت مێل ڕەخێ تورکیا ڕەخێ ئیرانێ دەبێت مێر هەبە نابێت مەرحەبە مێر هەبە مێر یعنی ڕۆژ هەبە دەما ئەف هێرش نەهاتینە سەر خەڵکێ وشدین کەپتین خەڵکێ گەهایم سبە ئەم کوبسڕی بە سڵاو لێک و دوودکە چونە مالتە خود دوود گۆتێ مێر هەبە یعنی ڕۆژ هەبە گوتی ڕۆژ هەبە ڕۆژ هەر هەبە ڕۆژ هەبە مێر هەبە ئەبە سڵاوێک بود نابیناوی خەڵکیدا ئەو کەنەبە عەرەبە بخۆکرە ملک و کۆت مەرحەبە و هەتانەوە خەڵکیما بێژت مەرحەبە ئێزدی ئان ئێزدیاتی ئەم بان هەردووکە بۆ ناژی پەیوا بێژین باشترە ئێزدیان ئێزدیاتی ئێزدی مەگۆت ئێزدی قەول مەشداهەتی ئێزدی نابەکش نابێ خوددایە وەختی چاوە بین هەزارێک نابێت خوددایە نابێ مەزن هەر خوددایەک و ئێزیە نابێت بەس ئێزدیاتی چییە؟ ئێزدیاتی هەموو ئەو ڕێ و ڕست و عەرف و عەدەت و تیتال و ڕەوشت و پیرۆزیت گرێدانە باوریە ئەزایی و ئیرۆ ئەف جەژنێت ئەم گەرینەبە بژنەوێ هەموو ئێزدیاتی بژنەوێ ئێزدیاتی ئەبە جیاوازیەکە نابێنە ئێزدی و ئێزدیاتیدا مەگوت گەلک ئێزدیاتی و گەلک کاودانەدا دەرباز بوو گەلک پشتێت نەخۆشێت دەرباز بوون لێ ئێزدیاتیە هەکە مرۆڤ لێ بکێشێت مامۆستا هەوالێت باوریە ئەزدایی نەماینە هەمووش کۆبوون بەس ئەزدایی تو کەسێ وەکی ئێزدیاتی مکم نینە و قایم نینە بۆ ئۆلاخۆ باوریاخۆ هەتانەوە خۆش نابینە کۆنوێختی وەچ سەرگوندا دەرگرن و تاڵاندکردن ماعیف و سەمسوک دەستێمەدا نەبوون بەسەوان خۆت پاراست بۆ نمونەکە ئەم بەس ئێکێ بێژین ئەلدەمەکی وەرە بە نەبابەتەمە بەس بچەکەم کەمنە میتۆلۆژیدا باشترە کوچاوە شیخادیش دەسێمە ئەو لالش دەرکەفتێبە وەختەم سەرێدا دەمە عەباس وەختی عەباسی وێت هاتین ڕاشدی وێ چوین ئەمە بێت هاتین ئەمەویە ئەمیژێ چوین پسمامێت پێخەبەری پیشنگە عەباسیت هاتین عەباسی ئەوشتکاندین پایتەختی خۆی دانایە بەغدایە ئەوێکی دانەبێوێ ئێکی دانەبێت بێژنێ عەباسی کوڕی سەفاح وەکە تو تەرجەمەکەی گۆدنێ پێکەی یعنی ئەوێ سەربر ئەوێ بەس سەری خەڵکت بڕ ئەوە ناوی ئەوان حکمی خۆکری 705 حتا 1258 ئەف حکمێکی گەلێکی وەختی کری حکم بەغدایە هەر کەسێکی دیندار بە زانا بە قایم بە نەیە مەسەلە ئێزدایی بوو مەسەلە ئێدینی بگرت و نەگرت گەلێک شواناز نویسکارت عەرەبا کوشتن ئەبێت هەرێت مهم ئەبێت بگۆت وەکی گوتن چاوەڕ گوتن وەکتی ئەزەمەخشەری ئەلبەحتەری ئەبن سینا ئەبێت جاحەڵ ئەبە هەموو کوشتن نویسکار و عالم و کەسێک جیهاتی بوو سقراط وان گەلێک جیهاتی بوون هەموو کوشتن گوتی ئەبات چێ نابێت دەما بە خلاص کردین بەری خۆدانە کێ دەری بەری خۆدانە وڵاتی بەبیچ ئەدوێرە لەمەم دیات سەر مترۆلۆجی بچێکی باخ بم وەختی بەری خۆدای نەما ئەوە هاتن بۆ ڕخێ بۆ بینێنە بۆ لالش گوتی ئەو ملەتت بێ ئۆل یعنی بێ کتێب ئەم دێوان ڕاکەینەبێ ئێزدیاتی وەسا مەجبور بوو ئێزدیاتی وەسا مەجبور بوو و ئێزدیاتی بێخنە دەستێکێک دەستی کریستانە کووان کتێبێتی حتانەوەژی بێگابێت لالشێت بێژن تربەکە حەنە و مەرحەنال بدەی هەی یا کۆل بدەی هەیش بەرکو مەکەنە دەستێوانە کواتە بێتە پاراستن ئێزدیاش مەجبوریە خۆ ئەت لالشێدا چەند گوتن چەند نابژێت گوهارتین مامۆستا نەبووە یعنی سەدەگەی لالش ئاتا کورسیە نویسیە بخورتیا کرێت تێدا نەبان
يعني كما حتى خوب بارزن يعني بزانابون ازياء چیکیه و نکو خوب پاراستی ازیاء و خوب پاراستی حتى خوزه او تكرت ده برا صلاته وقت مشتله جوري برا صلاته ام نابي برا صلاته يعني نابي شكفته يعني بقابت قول المدى نابي نشكف تبي مغاره يعني حمد كنا عربي يعني قال جاي من شاي الروجي نابي شاي الروجي وقت تقول لعلش روش دد بيقال جوان دد وصي خوشك تقول نابي نوان جود قباتت نابي شاي حزرتي ومشتي وشاي الروجي لي وقت اوان او هات نابي كلا شاي عرفات ودا بلاخو اش ما بكن انا ابا زمزم كلا ابا هيواني كلا زمزم وجمع تشتكي قال لك من نابي في جمع مرقا او جمع او جمع فيها مرقا لا لجبو مكرا جماعيه شيخاتي بعربي بجا قال لك دي حتى جفاتا بيراني مجلس الروحاني قال لك ابنائنا هذا نقولين يعني چاوا بگابه بارا بتر کرمانجی مت بیجن رنگی گشتی کرمانجی مت بیجن ام بوینا چاوا ام بوینا قربانی سیاست ناف دولتی پشتی امپراتوریا نمان وصا ازدایی بونا قربانی و بان اولت سردم دما هاتینو هر کسی کی شوان بخو کری و هر کسی کی شوان لی تشتی هری خراب اوا کو مبخو کرمانجا بخو يعني كرمانجا بخوجي ما بخو خو نبيها ام خوجي بوبينا دجمنت كوكا خو ما كوكا خوش نبري لا بابا انا قال قرنك حساس نجي بس با هدي لو كما دش ما مثلا كاين شي ام جيفاش كاينه عندك قربتين نزيك حلب كان سليمانينا بدنا قرت كافره انا باش قرت اصحابي يعني ابدا شي الخلق ما قرات كافره برال ضد بابيلتوان ها كرد برال كافره بابيلتوان وشل يدينا دنج بكونه يعني قالك كذي من قورك دي تبي علي الرخيص سليماني تشاي كاس خدانا كتاخدها يعني قالك كذي ما يعني بقى عندك شدي كان سليماني صوراني لك شاد بيش المكان مكي بشكل حاشا قلنا بينا بعد بيجي خوري يعني خو روش بارستي وصل يعني وصل كذي بس دجمنت ما كاسات يا ماش كان امام مصطفى راس يعني كاسات يا ماش كان ليش بعدين يجي ابي ملتي نهر ازدايتني هموه ملتي كرماج باوري بخونا ما كو ازدا دجمن ما كاساتيا ما هو اشكاندي بري ام بحسين ملتا كيف كاين كلاكتك ام خوناز بكاين با كو ام بكاين ام بجيكا امكنه يعني ما يا الزايده ام متهاتين كانت بيرو باوري خوزاينا يعني حمود شي ما فندي بقيدا بون منا هكا بتشين تشكيلي بحث بكاين با قوة ازدیاتی او قوة امدینین وگاوه پیروزمانت ازدیاتی دا وقتی تو برای خوده او قوة بچیوت گریداینا او جیب خوزایوت گریداینا يعني ما قلت فلسفة بوند براسي وقتكي چاوا قوب بنوه 4 گوشه يعني كنت بيجي هر 4 ورزن پشتینگی وکی 6 گوشه که معناتا هر دو محوکی یکن پشتینگی دوران کو معناتا دنیا یا گروورا پشتینگی جتواناتو دبینی ده چنا او تشکت چن اوت قبت چنا عثمانه او گرک 12 تشکت من 12 تشکت روزانه از دایدا هکامرو شوربا که بدته 12 تشکن سریوان تشکا دو توپ کتده یک رنگ توپکا مزن اكو روجا ويادي نشانه هيديه الوان دا دشت سري بري روجا ببابو بس تمي فرمانو او هاتم سري مدى او اوان هيفه بكرنا بس يا درجي يا حزرامدا بوچونامنا حزرا روج وهيف تيشكا كدمن جارك الدركه ديديت هردوكا وكي تيشكا روجي وهيفه الراس تيشكا تتعصبانا او معناتها ورزه صفستاني وعردما وهيفاما وروجما حمو بروج وهيفه بخدي بقريده او معناتها فلسفه قال لك جوانا ام هزرك تداب كينيا افان تشت توسا قال لك مش بينك قال لك عندك هزرا سلمان داب كين كوتاش بهندجي وقت ما هزرا خود كدمان تشدا مرتشكي قال لك يقرن بما مصطفى تشكي خوزايا بس تشكي قال لك بيروزش يا جشن اف جشن دو جشن هبونت وقت سومریا دا و وقت بابلیان دا دو جشن قال لك تقرن كابوين اشياء شيء ما جشن كابو
وقتی حیف وقتی سرما خلاصت بتمها سه حتا چاره جشن کبوه او گلک نربو اما جامعه کنه چهارشنبه ما اثر نیسان چهارشنبه صور يعني هاش نوروز هطا بدري او جي چندكا يعني كو معناته ما كوتا يا سر زمستان راك انقلاب عربي بين انكو ما هافين ما تشي بين ما زمستان خلاص كده ام هافينا ما هات وابيك جشنا دوي اف جشنا بيغابه اتكفتات ما ها جود ما هيدا ما هذا يكو بيغابه بجني جشنا جماعي او شش غيبه بشي اف جشنا كل رجا بشتي عدامات شليك كفت ما مصطفى اف جشنا الجور باوريا ازداهي عدامه جشنا ما شلي بيغابه درباز كل رجا بشتي اف جشنا ما تكفتي شكتنينا بارا بتذكرت ما هذا بجت كرت جشنا ما تكفتت شاشه حتى تزاني اوجي حسابا ما انكو جمارة ما هجمارك روش خلاتية نه هجمارك زاينية وجدتو نكاري بيجانك وكي روجينا چار روش كيم چار روجي دا ابا قالك باوريد گير وقتی خلق هاتا في جشنه وقتی خلق هاتا في جشنه ابا بنقول ابي جشنه والله البابليات قراء جشنه وقت البابليات قراء في جشنه لحب كوم ببونبا وكي ناوس كل دوراويت زبرينبا واجر هلكرون دورا ناقص بتقولتي كهنه الوقت الكاهن توابونا الويدري وقت تهرنا لالشي وقت تهرنا لالشي الويدمي تهرنا لالشي خانه كهي بني خانه ايزي ونو خرابه او كسي شو لالشي تماشي متكت زانت خانه وقت تو فيغا تو دسبيكا بتشيكلي لالشي تو تشش جوري تو بين زالگه انكو سيطره دربازت كي فيدا سيتي راسي خرابه كه بجني خانه ايزي الجور شي وكاله هاتي يعني ابي شنوار ناس ببره شنوار ناس هات ما مستقبل خد انا قلت ابل فيك بلي 5000 سالانه شنوار هات ايش معناته كو الحمو جهات هاتن الحمو تابن ازياتي تشاو دعاء خدت بجين يا ربي الشرقي هطا شامل تو ازاب ستريني شرق كي جوانا او يا عند خراسان وحتى الشامي معناتها ازاي هندا بربلا بوا بس بان هيرشا وصا افتتاح هربي شويش دست مداي وحطانوجي بشكل املتها تمام يعني ملت ما الزمان ماجي وقابت فيها قريده الشوتت اف ميفان خانه انكو اف تشي بهنين اف خانه يزيد قوتي اف خانه ميفان تاتن هكاش كدر الهادبانا هكاش كدر الهادبانا جابك الهادبانا سرحتي هادبانا اتهاتنا ويدر نبستنا با چندك وكي ميوان خانه بو ودرباز بو نوت قوتي ابد بدجن خانه ايزي جماعة شيخادي تيتا جيران وكي مهرجان يعني 6 روجا تيتا جيران 6 روج بس بجني مهرجان عربي افيد مايكات ترى او مهرجان بس المهرجان او مهر ما قلت روجا وجانا ما يعني كو شوي نادري شوي قلتنا كفنات نبي كده مهرجان كو هطانوش في قابه هكذا فارسي بري خوب ده يعني كو مهرجان يعني كو او روجا حجيكرت روجي معناه مهرجان حفت روجات تا غير اباج ما قلت الوقت باب اليوم اذا مش حتى غيرها الحساب ما انكو جماره ما يا روش حالاتيش هكم بري خود ديني ما نمزانين 12 روج درباب 13 روج درباز بن روجا كاردت كفتا ياما اشباه هندي يجي كو وقت تدبيني بارابتر بد كفتا جود مهيدا اب جشنا جماعي زنكين درين جشنا اولا ازياتين نما قلت يعني جرينتين جشنا نما قلت زنكين ترينكو معناتها قالك تقوست كنا مهرجانا او مهرجانا حفت روجا 6 روجا سريك مهرجات تجرب اشباه هندي هم بيجين قالك الزنكينا افتكتيو تدا هنا بيقابلوا هم دي بحثوان كينبا بلي شماكي وصماتشيا واباقشيا ودستروان بشكل اخرين هر چنده چل روش ام دي بشكل استرچليجي بحثوي كينبا چل مامسا چل قالك گرنگا
ما قلت چل ڕۆژە پشتی عیلاج جەژنە ئەڤیا یا چلەی چل ڕۆژە پشتی وێ ئەڤە تێتە گێڕان جەماتێت بۆچی چل باوریت کەمنادا چل گەلەکەم گرنگ بوو بارابەتر سەردەمێ فراعینە بێگابێ هەتانوش هەی ئەم بێژین چلا تووریڤاندەران بێژین چلا ملیەکی تێدەکرن ئەتوی وەختی جا وەختە متکەتە بابەت توانێت کەمنادا فراعینە لوی وەختی مریت خۆ نەبەشاتم هەتا چ ڕۆژیە گوت الهیوێ نەبەگەڕێتە بە ڕۆحاوان ئەتوێ دەرێدا ئەبە باشکارنارێکە میتۆلۆژیەکە گەلە کارنارە ئێزیاتێدا چل ڕۆژ بەلێت گرتن چل ڕۆژ بەلێت گرتن یعنی چلێ بێژن دێنکە گەرمی تو دت بناخێکەی بناخێت چت ڕۆژە ئەت وەختی خۆدا هەتاڕاتە سەرخۆ یعنی کوماناتە ئەوێ دێنکە گەرمی یعنی ڕۆژە بەگەریانە ڕحاوەیە بۆ دێنکە گەرمی شمرنێ بۆ ژیانێ شمرنێ بۆ ژیانێ چل ڕۆژادا ئەو چلە ژبارەندێکی گەلەکە گرنگا بێگابێ تو ئەوێ ئەگەری بجا ئەو چلە چلێت ڕۆژە بابە شێخ و جۆقاخۆ چل ڕۆژێت هاوی دەگەێت چل ڕۆژێت زستانێت گرێت ئەو چلە معناوی چییە معنا بێن هەتانۆش باسی ئێزیاتێ دەواتی بێژنێ چلێ ڕێە بژنەوی چلەی گۆناوی چلێ ڕێە چلێ ڕێگە معناتە ئەو کۆتا ئەنقلابە زمستان سەر هاوینە ڕاتکەدە هاوی زمستان ڕاتکەتە ئەو گەلەکە گرنگ دێتەوە تشتێکی دی گەلێکی گرنگە هەی مامۆستا ئەڕەنگێت ئەم بینین بێگاوێ پاری ئەم دێ باسیۆن هەر پرتیان دێ باسکەین ژبەر کوواکە پرس و بەسە هاتە ئەم دێ زێدەژی کاری بیبابەتی بەرفراکەی دەبە پارێت ئەبێ نۆتێنە گەران مەگەلە جای دیتن لالشی ئەندەرا ئەنسەری قوبێت ئێزیدیا کەسک و سۆر و زەر و سپیە ڕەنگێوان ئەو جەمەدانیا سەرێتە ڕێزدار میەتونێ سۆر و سپیە ینی برێنێ ڕەنگەوی چادەتە کەسک و سۆر و سپی و زەر گەلک باوریە ئەزداییدا گەلێکی گرنگە سەبەبێت خۆتەی ئەگەری خۆی هەی گەلک نۆژی بێ ئاڵای کوردستانی کەسک و سۆر و زەرە سەبەبی خۆی بێژن ئێزیاتێدات باوری ئەزداییدات بشت ئێزادی نەخۆت نەدینە نەئیمانە یعنی گەنم گەلێکی گرنگ بووە دەما گەنم کەشف کردی چ ڕۆژێت پێشیەدا وەختی گەنم مگوت چلی وەختی دێنتێک بناخێت کە چ ڕۆژە نان نەتوار گەنم نەتوار بۆ خوددانێت تەمبوس لوی وەختی سەردەوێت مشبیر کە بێژم الوقت السومديان قلت خداوند اله يعني خداوند انا خدي يعني خداوند يعني يكون چاندنی هەند ڕێز لێت گرتن ژبار هێ بۆی نەتوان گوت چ ڕۆژە هەتا چێ بتەوە بەجارەکە دی ئەودێ بەجا ئەو گەنمە وەختی تو بن عریتکەی سێ قوناغڕە دەبێت مامۆستا سێ قوناغا یەکێ قوناغا کەسکە قوناغا دی زەرت بێت و ڕێزادی تێت سۆرت بێت وەختێ گەنم تو بناخێتکەی و ڕۆژە ئێکێ و دوێ سێ هەتاو گەنمە ڕعت کەتە بەرێت کەتە بەر بەدەناوی ڕۆژە سێ ئەبێ گابێش بەهندێ ئەفسیەتێتە کرد هەگەر ئەم بەرێ خۆ بدەینێمە قوناغا گەنم کەسێک بێت گولیاوی یە کەسکە هێشتا زات شنوکە تێتێ یە کەسکە وەختێ گولیاوی حشکت بێت مان بینێت بکەتە بەر درونی حشک بێت ئەوە یە زەرە و وەختێ تێتە دەخلە وەختێ تێتە ئەم دەینە دێرانێ سۆرت بێت ڕەنگێ کەسک و سۆر و زار هەتان و گەلێکی گرنگە جێمەس پیژێ پێبکەم کارین بژین ئەو ڕەنگەشی گەلەکە ڕەنگەمە کاری وەختێ تێتە کوارێت ئاری ئەم کاری بێژی بۆ مەگەلێک بۆ ئێزیاتێ یعنی کومانە زات ئێزیاتێدا گەلێک گرنگە ئێزیاتێدا نۆژی بەرینگی ژنۆتێتە بیا من مەچەنیکەکی نانی عەدید بەمە مشکل مەسەلەی خۆتانە مەکەنە عادی ئەم قەت قەبوڵ ناکات ئەزداییەدا گەلەکە باوریەکە مهمە گەلەکە گرنگە نانی پێرکێ نابرن ئەفە گەلەک تشتێکی گرنگە ئێزیاتێ بە هەموو ڕسپێکتە هەموو تشتێکی خۆزایە چەنگو ئێزیاتی خۆزایەکە ئەم گەل حش خۆزایشکەی دەبە تشتێکی دیژی هەی مامۆستا شال و شەپکت بێگابێت توور بێت شال و شەپێ زەڵام کەنە بەخۆ چی ئەزدایی بێت چی کوردێ بسڵمانژی بێت ئێمە دهۆکی شال و شەپکە ئەلڤێ دەراوان کەسک و سۆر و زەرێ سەری کەسک و سۆر و زەرە هەتا نۆژی ڕەنگێوان کەسک وەکی چاوە ئەبێت چنە عەسکەریە نچمان دانە سەرسەرێ خۆ سەرملێت خۆ وێ کەسک و سۆر زەری وەختی دانە سەرملێ خۆ معناتەم ئەوی
نوجي شلو شبكة ما برينا الجوجل يج بقرنا وكم شونا دوكت سلامتي بري خبدي أو خلقنا شيخانا دلات نشتينا هم مسلم ملتوان نبيسينا بس ما هزر تبوشونا خدانا كيا أبا همو جريداي شيء جريداي في ميثولوجيا ما كرنارن ما ميثولوجيا كوصها الزنجين هوا لجي داخيا أب ميثولوجيا ما هتدخلنا كيا خدانا وكي من دسبيكي قوتي وقالك فانتج من الميتاجي أم تيك داي اف شو بجنيه اف ما اكتوبر ما مصطفى اف ما اكتوبر يا جماعي بابا ما جماعه لسه جماعه ساكن جماعه اكتوبر بخو يعني هكا تقول بريني برجت هاي ما مصطفى وقت بين ايجاي ونظام شي اوت حيوانه تلكي هي بوا او بجي كفتا يعني جاي كفتا اكتوبر يعني بجي عجيبه يعني كو وقت اللي تو اكتو لكوليني بكاي تو حمد شجبيني يعني بقى هيفا هيفا جايا أو كوب عربي بني أصور عندين سربان دا بابت ما قالك دريش نبل ما مصطفى عندين سربان ريو رسمة تينا جيران اللي أبي جشني دا كنا عند كرتاي دي بحثي عندك أكين وان جشني تينا جيران إكجي سمايا هم تسبيك هذه سما إيزي أو سما تينا جيران سما معنوي شيء لقور وان كسا او كسيت شروبا كرين يعني بارا بترجم السما بقردن بالسما ابي عربي نبيسين بس السما سما هاتيا يعني كو سما كي تعرف بين خب شكل دي قبلها avec وقت تباس السما يكير ماجي جبر دستي علمدارا وزانا ما نبص عندي جاب دستورة تبع أو حتى تبع خباقي يعني دور بشي مجرد وقت تكرم كري هر قوتنا كتا مجرد كتفاعل يعني بلكي تبهنا كي بلاز تشي بس قوتنا تا تبجي بنرخن وتبجي وقت قوتي مجرد لكولين مجرد زانستين دبي بين لكولين كرين زانستين نها مثلا وان جاميرا لسر سمايم د جماعیه ده شفاته کرم کی ببجی اوان ریو رسمی جماعیه ده یه هری گرین کو سمایه وکی کرم دکی جوانه کام او پرتوکا ما و گران ده سر لاتینی اسپاسیا بری خوا پیرخلات الیاس کن ولی ججنوی پیروست کم و هر وسما کو گوتیا که من زهیر عرب سلوجی دستخوشی الوان کم تو او در همه جمره آماده کردن گفتن دکاربی ورگرینی سلاتینی ماجی او مجاره او پرتوکا ام بیشن تب لسر مجاره و سماینه و وقتی تکرم کردی چقدر گفت یعنی بار ستونا جمعه ده یا هری مزن و یا هری پیروزی سمایه کرم کبرد ساعت خوش بله ساعت خوش با مستم السما الجور لكلين عربها يتبجي ماجي وصاني بسينا بالسما السماهات يعني كمان عصمان ام كارين ابي يعني بوتشوني جوار جينج بالكو سما وقت دما السما يتقرن شاش كاس الفيالي وشاش الفيالي ويبكتا بيشيه ازنو بحث وان كان وكي الشيخالي كتا بيشي اخو ملياكات تعدو عصمانه جبال هندي وصف كذي بيشت ملكات عردي ويت عصمانه ووصفاويه دايش برهندي كو معناتها كارين بيجين نابي السما سماها تيش بهندي افان شربكه وصادي دو بوچونا دي بيجت واسوما هاتيا سما سوماتيا سوما ما مستا سينسكريتيا از باوركم تو كسكي رزاري تو باش سينسكريتيا سينسكريتي نابي زمانك هنديه زمانه هنديه كرناره زمانك عالميه اتوي زماني دا او زمانه زانسته فلسفيه زمانه اتكارين بين دينيش او بين سيكسيتي اتوي دا بحثيت كتبت بيشت يعني جاكي بيروز هي جاي بيروز نبي سوما بيجن دو وقتي چند درويش وابت ديندار ومتصوف وابت الهفجيان دولاوي اغريتاتن چون اجبر هندي اتبشني سوما اجبر هندي بيبقى سوما ابل معناه يصدي باوريا مدى يعني وقت بتشي كرمان جامع برني سما معناتها جوفانتد نا جوفاندا كوكو بيجنيا
جیا شایە ماکو عربی گوتە ڕقص بەس نە ئەو معنایەک و ئەمانەتە وەختێت پێت خۆت هاوێژن و هێدی تێن کو دێ تامەکە دیتەتەوە نێوەسا ئەم گۆر باوریا کەسێت ئۆلدارەکە تو پرسیارەوە بکەی دەبێتە تا ئەوە سەمات هاتە گێران گۆڤان داوان یا ملیاکەتە پێخەمبەر بوون وان ببوورە وان ملیاکەتە فریشتە وەختێ بڕێوە چۆن هێدی لنگە خۆت پێ خۆ خشاند دەستی خۆی ڕاست هاتە سەری خۆ و هێدی دەربازت بوون بەرهێندەرە تێتە پێکی ناش کۆمەکە ینی ئەف پەیڤە طبعا وەختێ بێت گێڕن شبابێت لێ هەی خەڵکێکی زیێدەوێت لێ دەرێ هەی ئاگری چقلتوێتکەن ئاگرێ چقلتوێ خۆش گەلێک ئامادە بوو ئاگری چقلتوێتکەن دۆراوی ئاگری تەنوچن جێداخەیە بەرێمە 7 سەما هەبووە 7 سەمات هەندەگەێران نۆز باوەکەم 3 سەماوێت ماین 3 سەماوێت مین ئەڤژی جێ مخابنی ینی کەلتورێمە پچە ماوێ دەست دایم ئەدوێ دەرێدا ئەکەم بێرێ خۆدە مجێورێ ئێکێ دەرێ شیخادی دەردکەوە تەم قایمالە فەقیری ئەمکارین بێژین مەرەزەکە تایبەت هەیە فڕانسی خزمەتکارێت لالشن ئەوە 100 ساڵە خزمەتێتکەین بۆ بنەماڵە فەقی شەم و فەقی حەجی مەرەزەکە تایبەت هەیە بۆ پڕاستی خزمەت ئەوان کردی خودێ قبول کرد ینی پڕاستی کەسێت ڕێزدانەژی ئەوان هەتان هۆژی ئەف خزمەتا دانەسەم لێ خۆ بارێکی گرانە پڕاستی بارێکی گرانە ئەو جلێت شیخادی وانکەنە بەرخۆ و سەمای گەلک جایی دەرکەنە وەختی دەرکەون دەرێ قاپیێ ئەوکو دەرکەمەوە 6 کەس دێتە ڤیرەخی 6 ڤیرەخیرە ئەو جلات کەتە پێشیاخۆ ماناتە دەستی مگوچا دەستی دە سەر دەسەر لێ خۆ و دەستی هیدەت نەخوا لنگێری هەمەت خوشینێت ئەمە معنات ئەوێ دەرکەوتەبە و معناتە وەختی دۆراوێ ئاگری زبرن سێ جارا و دوعاتکەن و هەلهەلینن و دەنگێت دەف و شبابات ئێزیاتێدا دەف و شباب شیروکی ئێزیاوە گوتی شاز و قدومن ئەتوانادا ئەس بەس دێ بەحسێ ڕێسکێتوان کەم دوو ڕێسکتێن کینە و کینە هەکە توگی دەستی چەپی وەرگری ئەو کەسێک دەستی چەپی پێشیمامی بەعزانەیە و میر حەجە شێخی وەزیرە ئێک بنەماڵە شێخ اسماعیلە و شێخی بابانە و پیری ئیسبیانە ئەبێتوانە هەکەش دەستی ڕاستی تو وەرگری ئەوە ڕێزە و ڕێزادیژی بگرنوکی دێت بەس ئێشیخادی پێشێدا بڕێبێتەوە ئەو فەقیری مالە شیخادیە ئەو مەگوت دەست پێکاوێ پشتینگی پێشیمامێ بابە شێخە و بابە شێخ خۆیە بابێ گابانە سەردەریە کانیا سپیە اختیارێ باشیکەیە و اختیارێ بەعزانەیە یعنی کووەبە ئەف جامێنە الڤێ ڕێزی خۆسات گێرن کومانا سەما بیرەنگی تێتەگەرن ئەف سەماژی وکی مگوتی الوەختی خۆشی یعنیەکەم بکەتە دیرۆکێت کارنات خۆل بابلیا ژەبەتکەین وەختی نەبخوازە سوژی ئەبێ هەبووە ئەف تشنە دۆرە ئاگری زبرین هێدی وەسات گێرانە بە ئەو پشتنگی چۆنە مالە پاشای ئەم کومەلکێ خۆ چەند سەمامە هەینە چەند سەما ڕەنگە سەمامە هەینەمە ڕەنگە سەما مەگەلە من نزیکە هەفت ڕەنگە سەماوێتن سەما ئێزی سەما قانونی سەما شێشمس سەما شەرفەدین سەما بلند سەما زەرزا سەما سەرتربە سەما بەرێ شباکی ئەف سەمانە ئەوە سەمانە و نابێتوان سەمانە ئەف سەمانە تێنەگەێران هەر بارا بەتژ ینی هەموو جەژنە بارابتر جەژنێت ئێزیە ئەبە تێنەگەران تایبەتت بێ جەژنێدا هەموو ێبارە تێتە گێرا سەما ئەبە ئێکش مەگوتش پیرۆزیەکە شوێ تێدەگەران ئەم دێچینە پیرۆزیادی پیرۆزیا قەباغەیە قەباغ دوهی بوو پێر بوو قەباغ هاتێکردن ئەف قەباغ هێزرامەداکەن مەفگەلێک جاری هێزێت کە هێزرا نابیکەن مامۆستا وەختە مچت ئەوجە دەست پێکاوێک و تێگە ئەنکو مستەڵح ئەنکو ناوێ ویش چی هاتێ هێزرامەدا چێبێت گەلێک بێهێزرام نابێژیان بەس بۆ چۆنە هەزرامەدا قەباغ خواش قەب خواست هاتی قەب خواست ئەس دێن هۆ بەحسکەم کە قەب خواست چییە قەب خواست دەماشی خاوی کەفتێت تەنگاویەدا کەفتێت تەنگاوێدا و ئەو وی وەختی ئەو سەردەمی عەباسیە وەختی ئەو فەرمانە گران ئینای و ئەو سێ عەشیرەت ئێزیدیا الوی وەختی هاوارەوان چون هەتانۆشت بینی چەند فیشەکە بەتەن ئەم دێ بەحسیوانکەی و ئەو هەر سێ عەشیرە قایدیا ماموسینە و ترکن هەر سێ عەشیرەکە ئەبە هەر سێش کۆکە خۆ یەکن
هەکەم تا جارگەز من الجبات من بەحسی هەرسێکاوەکری کاچاوە کۆکاخۆ ئێک بووینە بە هەرسێ ئەوان هەرسێکە ئەفادن گەل هەف چن بێ قەباغێت گێرن ئەبە چنە چلەخانە جسا شیخادی گەل قەواڵ و فەقیرا لێ دەی ڕوو نەخوارێ ئەمە بۆ چۆنەکە بۆ چۆن عادی گەلک نویسکارێن مێت ئێزیان نویسی بێژن قەبا خواشگایە بۆ خاتی ئەو گایەک و گایەکی وەساک و ڕەبیتت کەن و ویگایت بند بۆێ دەرێبە لێ ئەو گایە شیخادی وەختی خۆدا وێکیە چاوت ببینی دەرگای قاپیا شیخادی تێت بەر دەرێ سەرحەودا کانیاسپی ڕە دەباس کرد بەنە بە مەزارگەی شێشمس ئەنکو مەزارەکە شێشمس ئەزدانی مالا میرە ئێزینە میرێ قۆرسانینە کۆکە ئەزداینە کۆکە ئەزدایی ئەوان بەری هاتنا شیخادی و میترایە کەونار ئەوانە بۆ مەینەوێت بەرێنگی گوندێکی نێزیکی بوون گوتێ گوندێ مەکەرسێک هەکا ڕۆژێکی بابەتێک بۆ مەهەل کرد و دەنگ بوو ئەم دە ڕۆژێکی سەرنجی ئاخەبین مامۆستا ئەم دێ سەر شێفەخری ئادیا ئەم دێ شێفەخری ئادیا دەینێت دەینین و دەچاوە کاچاوە هاتی ئەزدایی دەست پێکی و هەتا بێداوی لێ دوێ دەرێدا ئەو گایە بۆخ مەگووە ئەو گایە بێژش گای بۆ خواتی قەبا خواش گوایە بۆ خاتی بۆ چۆنەکە دەما ئەف قەباغاتێتە گێران ئەف هەرسێ عەشیرە دێ چنە بێ دەرێبە هەرسێ مگوت قایدینە ماموسینە و تورکن عەشیرەوان ئەف ڕێزدانە چنە بێ دەرێبە چن دەست پێکاوێت چن گەل کەسێت ڕێزدارێت مالە ئەوێت شکستەکێت مالە شیخادی و میر و بێچسا ڕۆحانی الگەلوان ڕوو نەخوارێ و سەربی ئەوێت تاخبن بەس وەختی چنە چای قەباغ مەگوت چای ڕۆژێ چای عەرەفاتێ چنە شەڕی وەختی چنەوێت تەوەگا بەدەن ئەندێ سەر پچێکێ سەربان ڕامانێ بەرەبت ڕامانێ بگەری بۆمە باشترە چۆناوان بەرێ چی ڕەنگی چوون نۆ ڕەنگێکی تیچی ینی ڕەنگێکی نەباشە ینی مەدویە بارە بتژێ ئێزیاتێ دەژوهاتی زیش بێژن بێژێت دەمە دەمێڕە دەمە خودێڕە یعنی تێزیاتی شواتی گەرەکە مە پچەکە ئەف تیکتۆک کاف ڕانگەهاندن فێسبوک تشت ناشرین دەرکەون پچەکە مەش گۆڕینەکە خزمەتێدا نەبی ڕەنگی هاتباکردن هیویدارم دەنگێمە پشتەوان پرساوان ئۆدارێن مەژی نەبی ڕەنگی نی بۆ بخەڵکێکی و ناوچاوێت بە باشتر شیرین تر ببینن هەکە گای گەلێکی تشێکی یە جوانە ڕەنگێکی جوانە ڕەنگی هێزەیە وەختی میترالدا هێز بووە و وەختی چاوە میترایژی وەختی گای گەلک گرنگ دیتی هەتا ئەو گایە بوو دەما شیخادی شادی هەر گرنگ دیت و ماناتە ئەو پیرۆزی دیتی تەکەرم کردی ینی مەژی شخۆل سەروان مژارێت تەکەرم کردی یەک بیەک کوکیمە گوتیمە بەرەفکردنە ڕاست بێژی یانێ ئەوژی نیشانێن vê cejnêne ji bo tutkar ve ava xwerat yani em jî wisa warin ku ev agadariyê te dayîn zanînê te dayîn niha wekî min destpêkê jî got tev mijarê bi serê xwe ne ku bi lêkolîn kirin û kekim êje ji bo ku em ne tenê dîroka xwe ji ba oldar bizanin em dîroka xwe ji ba dîrokzana jî zanibin em dikarin camerê weke we mesela gudarê bikin lêrînê cude ku dîroka me çiqas kevnare û hênan gelek jê natiye lêkolîn kirin lewma ez min nedixwastê kevnan mijarê û xala mijarê teqîriyan bikim ez zêvît kim tu lêborînê bixwazî ez niha jî ji bo wê yekê ez ketim birim got bira te aveka xwe rehet bixwî gelek دەست خۆش مامۆستا ینی ئێزیاتی ئەس خۆت بێژم وەکی گرێکی خام یانی تێکلا بە نەکریا هەکەم ژێک بەکەینەوە بینە دەرێک گەلێک تشت گرنگێت تێدا کلتورێکی تشت گەلێکێت میتۆلۆجیامە گەلەکە کەم نارە تشت گەلێکێت باشێت تێدا هەی بڕاستی مەخۆ نزانم ینی کوژ ئەوژی بان فەرمانە وانەوە وەلمەکردیانی مە خۆ نەدیتیا یعنی یەکەم ئێزیاتی باسکەتەبە هەل سەرگۆناتە مامۆستا پچەکێ بۆچی لە ساخمەش بکو منەوێت ئەسەرێ یعنی گەلێک بابەتی درێژ کەمەوە ئەوە هەر بابەتێک ئێسپاغم ئەسکانم سعاتا بۆ تەسەری باخم چۆنین مەگوت یانەکەکی ئێمە گوت یانی ئەم هێوی دکن دوان
نرخاندنێ تێدا سەر جماعی وەکی تەکەرم کردی ئەو نیشانێ مای پیرۆز و حتا ئیرۆ هەنە و توانێت ئەس ژمارە زێدەتر لە گۆری دیرۆڤزانە خەڵکی خوانێکردن ئەمێ وانێک یەک بەیەک وەخت هەبە ئەم کارن ئێزدیاتیە فرەیە وەکی تەکەرم کردیش کردبارە ئەم نکارن وێناکێ بەرنامە وێ بەرنامەی دەبتایبەتی بەرنامە مە سەر نیشانێن جەماعی دەکەرم کردم بەجا قەباغێ توی وەختی دام هەرێنە سەر چەگووە میا قەباغی دەرباسکەی ئەتبێش وەختی قەباغێ دوی وەختی ڕێزا چۆن مامۆستا ڕێز دەرباسکەنەوە ڕێزا پێشی مۆمک ئەنکوچرا شەمال ڕێزەکە وەسا دەرباز بوو ئەبل گۆر دیرۆکە مەتەزایی داهاتی بێشت مۆمک پێشیدات هاتن چاوا دەرباز بوون ڕێزا دوێ قەوال بوونە هەر ڕێزە پرێز پێشیدا چوونە ڕێزا سێ کابانی هاتینە کابانیاتە ڕێزا چارێ ئەو کەسێت هەلبژاتی مەتەن لەوان هەستێ هۆزا سێ چار کەس چەک بنەبا بەس بۆ نیشانێ هەنی کو ئەمێ هاوارێ هاتین کە عەرف و عەدەتێکی دەبوو مەبینێت و ڕێزا پێنجێ هەندێک ئەوێت چاوە بێژنێن ئەف کابانیت دەنگێتوان خۆش هەلهەلینێن و هەلهەلاندن و دەنگێ زەلال و کو دەنگێکی بسافە یە پیرۆزیە وان هەر چێ ڕەنگە هۆسا بەرێ وکی مانەمەگوون ناوێ مهرەجانە ئەو مهرەگیانە وەسا وێ ڕەنگی برێ بەچۆ بەسنەوە تەبی هەبیە کێستێتە بەس یا دروست یاکو ئەبە بووە دەما چنە سەری چیای دەما چنە سڵاوگەهەیە و لێ دەرێ ئەو کەسێت سێ کەس دێ گولابەردنەوە هەرێک سێ فیشەکە بینجێ بەردەن سێ فیشەکە و نەزدەتر دێبەرک و کومانەتە چاواتی وەکی مگوتی ئەبە یاش قەبخواز هاتی دەمە هێر شاتینەوە مانەتە ئەسوەسەتت گەم کوش قەبخواز ئەم چونە پێش یاوان ئەم چونە پێشە دژمێت خۆ مانە ئەم قەبیت خوازین ئەسوەسەتێت گەم وەختێ تێنەبەژی ئەفەرسێ عەشینە سەرێک تێنەبە تێنە جەسا شیخادی گایەکی بنێ ئەوی گایی گەرەکە شیخادی وی گایی دەرگەی شیخادی یا گرنگە ئەوی گایی دەرگەی شیخادی بنە بە خوددانی ڕۆژی شێشم یعنی لازم شوی دەرگەی پشتەوی دەرگەی قانونە کوت ئێزیاتێدا کوێ کرێ بێجا ئەوە یەکژێ ئەوە وێ ماناوێ وەسات گەهینت بێژن ئەفگایە گافگایە بۆ شیخادی وەختێکی بۆ شێشم بۆ خوددانی ڕۆژی کردی یادیژت بێژن ئەبا وەکی فراوینەکێ بوو ئەنکو دەما ئەف ئابا هاوارە شیخادی هاتین دوێ تەنگاڤیادا تەنگاڤیا گراندا وەختێ فەرمانە ئەمەدی گوتێ عیماد دین زەنگەنی عیماددین زەنگی عیماددین زەنگێنی بوو هەکە بیان بت ئەوی ئەتوی وەختیدا ساڵێت 1970 چێکە و سابوو 1970 باوکەم ئەتوی وەختیدا ئەوان ئەوی فەرمانەکە گەل لە گەرانی نەسەلالش و بڕاستی ئەوی زەرەرەکە زێدەگە هەندەما لێ ئەوی سەرکەفتن نینە هیچبەر هەندێژی ئەف جماعەتنا هەتانەوە ئەبەوەسا تێتا گەران ئەب وەختێ تێنە خوارێ مامۆستا وەختێ تێنە خوار بەرشی خادی فەقیرێ مالە شیخادی دێ خەلاتێکی دەتەوان پاچێکی سپی دەتێ ئەوێ پاچە سپی ئاواکانیا سپی لازم مۆرکەن مۆژی چی ناسنامە تاکە کەسی زیە بکە ئاواکانیا سپی مۆرکەن و دەنێ و بنێ بە خەڵاتێ بەیە و دەنەسێ ئەوە ماناتەوێ کوماناتە قەباغێ ئەوە وەساتێتە گەران یادی ئەکەدی پەری سوارکردن نەکشمایی پەری سوارکردن چییە؟ پەری سوارکردن بەری چەند دەکەمەدیت پەری سوارکردن پەری بێتە چییە؟ پەری خۆ ینی پارچەیە پارچە پەرۆ بەس پەری گەلک ڕەنگاوایی پەری ڕەنگی توانێت هەین بالا بتەژی وەکی مخۆ تەلڤیزیۆنێ جیتین کەسک و سۆر و زار بوونە سپیش بووی هەر عینی وار پارچە بەجامەوێت پێ بکەین مەتەن ئەوە دەبین پارچە شێشم سا ئەوە ژیە ئەوە مەلک فەخرەدین ئابادی مە ڕەنگێتوان تۆکینەوە ئەوان پارچە ئەو پارچە وەسات گرنگ بووینە کووان پارچە ئەوان پەریە ئەو پەری نەیچینە ئەو پەرینە ئێکژێ ئێتزار گۆرە کاری بخێر شیخادیە یعنی ئاژی دێ ئەگۆرە ینی ئەو قۆبێت خۆ بەکەین وان چاوان بگوت ڕەنگەی کەسک و سۆر و زەروان پێدن
نوژەنکردنەکە ئەوان پەریاتینین ئەوان پەریاتینینە بۆ ئاوا کانیاسپی ئاوا کانیاسپی لێت کەینەوە و جارەکە دی ڤەتگەڕینەوە معناتە وەختێ تینە سوکا معریفەتێ و جەساشی خادی وەختێت بێت و بغول پێتێت و ڕۆژەکە ینی سەرێخۆ خەڵک پێتێتن ئەوی ڕەنگی معناتە ڕوحەک معنات چیشتە و معناتە ئێزیاتی تەنا کراسگۆڕی مەگرێدا کراسگۆڕی معناتە هەر ساڵ ئەم ڕحاوی نوتکەینەوە معناتە هەر ساڵ ئەم نوتکەینەوە و ژبەر هەندێکی و ئەم ڕحێتی خینە بەرێ تێنەکەی خینە بەرێ ژبەر هەندێکی ئاوت بژنێ پەری سوارکن ئەو ڕەنگەیمان ئەو ئاڵای سەرێ وانبە قوبێنمەوە ئەو ژانگە سەر بابچاکێنمان هەمووکە ئەم مۆردکەینە بۆ ئەم نوتکەینەوە جارەکە دی کە باوریا کراسگۆڕینە یادیمەوە هەیمەیەکەدی و هەیە بینێ سمات باوریا زیاتی دەچمایە چییە بارا بە تێژی ئەەکەم پرسیارە کەسێت ئۆلدار بکەین دەبێت ئەوە سماتە چلمێرە بارابتر ئەگونا چلمێ وەختی خۆدا وەختی سەردەمێکی خاد وێبە چل کەس هەبووینە ئەس باوتکەم دەخێ ئێستنی شێخان بارابتر لێدەی بوون وان سمات چێت کرد فێر ببوون وان سمات چێت کرد و ئەو سمات لە چل مرۆڤ چێت کرد گوتێ سماتە چلمێرە ژبەر هێندێکی هەتان و دێ چا بژنێ وەختە تو بێژی مادێ بێ گەلک جای باوێر مەژە دەبێت ماوە بۆ عەزی مامالا میرە ینی مەسەلەن یاوەسەیە بەجابەتی چل مێرا چێت کرد چل مێرا چێت کرد ئەو چل مێرەمان هەتان هۆ ئەتبێنێ یا چل مێرە سمات خۆ چییە ئەم گەرەکە بینی سەر سماتێ سەکنی سمات خۆ چییە سماتش گۆشتێک گایە و گەرمێ قوتایە ئەم دینە گایمە گوت گای پیرۆزە زیاترەکەێکی پیرۆزە گای ئێکژین نیشانە یا تەموزێ خوددانی چاندنیە نیشانە هێزەیە ینی هەر شتێکی تو بێژی بێگاێت گای بێگرێدایە گەلک تەبقێت قولیژی گای بێتگرێت منەوێت ئەس پشمە نافۆم باباتادا یا گەنمژی من باسە پیرۆزە گەرمی کرد هەر تووشی پرۆحێتێ نەچێت کرد ئەبێژت ئێزیاتێدا بێت هەکە تووی سماتێ بخۆی گەرمی ئەلگەل وێ ڕحێ دێکی چێ بۆتە دبێژن ڕحا قوربانێ ئەو ڕحا قوربانی خداوەندێ پیرۆز بکەت ناوگیانێ مرۆڤیدا ئەو کەتە ناوگیانێ مرۆڤیدا ئانی بێژن ینی ئەو ڕحا وەکی چاوت بین کراسگۆڕینە ئەو ڕحا جارەکە شین بتەبە ینی چاوە دنکا گەنمیە مریە وەختە بناخێت کەین جارێک درحت کەوتە بەرەوە جارەکە دی ئەو ئینسانێمە بێشت ئەم ئینسان باوریە زیاتر ئینسان چاواش ئاخێت بێت حش کرد و جارێکشتا ئاخێەوە جارەکە دی تێتەوە ئەڤش بە هەندێت بژنێ ئەڤە وەساتێتە گوتن نابێزیات ینی فەشاتن ئێزیت بێژن ئەم فەشاتنەکە وەختیە دێشین بت جارەکە دی باوریە زیاتیە ینی فەشاتنەکە وەختیە بەس وەختی ئینسان ژدایک بت و جارەکە دی دێ بەگەڕێتەوە ینی مرنەکە ڕەمزیە بۆ چی بۆ نوژەرکردنێ باوریە زیاتێدا ینی کوردی ئەس پێشم بەرکوی زیاتی مەگوت ناوچیک نینە ناوچیک ینی واستا و پێخەبەر مە ناوچیک نینە ئێزیاتی یەکسەر خدای خۆ بەگرێدا باوریتکردنا هەموو سەد گرێدای بوون ئێکە دیە هایت بژنێ بەرێ شباکێ بەرێ شباکێش بێ داویە مەدیت بەرێ شباکێ باوریە ئەزداییدا بێشنێ عەرشێ تەختێ شیخادی یانژی بێشنێ ئەو تەختێ شیخادی سەر ڕونشتی ئەو گەلێک جاری ینی مەژی شربەکە ناوی باش نزانە یەک دەبێن تابوتە شیخادیە هەندێک دەبێن تەختی ئێزی ینی گەلە گۆدێ بەس باوریان مشدا عەرشێ تەختی شیخادیە وەختێ وێ دەرێ لالشێ الوی دەمیدا وەختێ ئەو عەرشێ هەپان و سجاد و ئەوێت مێت پیرۆز لێ دەرێ هەین کول مالا شیخادی لالشێ مەسەلا کلاس گۆڕینەیە وەکی چا بێ ڕحات تەمبوس ئەو ڕحە نامرد یا خداوەندێ هێ چاندنی وان ئەوە هەموو پێ کردوەتگێدانا ژبیر نەکەین شیخادیژی توی وەختیدا ڕحا خۆت کراسگۆڕینە ئەم بێژین یاش دەرەکە دیهاتی چاوا قەولێکی زیاوێ هەی شیخادی وی قەولیت بێژت بێژی شیخادی و تاوسی مەلەک و تای شیخادی و تاوسی مەلەک و ئێزی ئێکن هون معنیە شێک نەکەن ئەو زوو مەراسە حاصل دەکەن یعنی ماناتە نابێ خۆ بنابێ تاوسی مەلەک و ئێزی بەنای معناتە گۆ ئەم بێژین ئێزیاتێدا ئەتشەوێ چێکەی
بۆچی چێکریاژە بوو کراس گۆڕینە بژنی ئێکال ئێکیهاتی ئێکواشێکیهاتی یعنی ماناتە تشتێک ڤالایە نەهاتیە هش بەر هەندێک دەبینی ئەم ینی زانستش بێژت نەبات هەنکو دەرامەت بێ ڕۆژ و ئاف نابێت بێ ڕۆژ و ئاف نابێتەوە دا ئۆ نو کەتەبە بەرێ شباکێ چی تشتە ئەم گەرەکە بچەکە سەرویشتەکەین کا بەرێ شباکێ چی تشتە سمبۆڵاوی چییە بەرێ شباکێ وەکی چارگۆشەکە نە خاتم ئەو کوتکاری بێ چێوی چارگۆشاوی پێوە نەهرێزن و نەهرێز ناجارە نە بنەهشتی وێک بنەهشتی هەشی خاتمێت پێ ڕێزن ئەو سەرتەختێکی داناینە ماقول ئەو کۆتقارین بێژین ئۆدارێت تێزیاوێ دانەسە ملێ خۆ شوێ دەرێتین بۆ مۆرکردنێ دینەبەرکانی ئاسپی هەر ساڵ مەسەلا گۆڕینێ جارەکە دی نوتکەنەبە ئەو بێتە نوکردنەبەژی مامۆسا گەرەکە شارتێکی وانە تێدا هەی سوپاس شارتێکی وانە تێدای گەرەکە ئەو ئاوا گۆلکی یا گۆل یاگای لێ بڕەشینن ینی شارتە ینی ئەبە مەرجێکی وانە کوماناتە ئەو گایە مە بۆ خوددانی میترا ئەم خوددانێ ڕۆژێ یە دەوێ میترایەکە بنات مە ئەبە ینی مەرجێکی وێک و لازم وێ ئابێژی لوی بکەنەبە وی تەختێشی خالی بکەن عەرشی بکەنەبە و جارەکە دی دێزرتەبە لێ بنەجێوی کوبەیە بنەجێوی تبین وەختنا خەڵکەرە دەرباز خەرگماش کەتێ و خەڵک ئەوت کاتەبە ئەمە پیرۆزیەک و باوریەکە مەیزیایە برێ جێبیە درست وێن مالە بابێ وەزیر ئاکو مالە شێخێ وەزیر بژنێ وێن باشک و بازانە ئەلوێ دەرێدانن و هەر ساڵ قەول و قەسیدە بەرهنگیتینن شەبەکە بەرهنگیتینەبە بەس دەمات ئینن مامۆستا قەولەکە هەیت ئێزیاتێدا سەربێژت بژنێ خەولێ تەختە تەویستێ تەختەقولە خەولێ تەختە لازم سەر بێتە گۆتن ئەف قەولە سەوی تێتە گۆرن و سێ جارا وی قەولی و چاوە وەکی دووری باندەرا بکرد بین وەختێک چتە ڕەحمەتێ سێ جارا دانێن و ڕادکەن تو ڕامانەوی باسانی سێ جارا ڕادکەن دانێن ئەوی قەولیش دێوەسە ڕاکەنەبە و دێنم قەول و قەسیدا و دێمۆرکەنەبە پیاوەکانیاسپی و ئەو ئابا گای دێلێکەنەبە و دێڤەگەرینەبە و ئەوات بشنەوی ئەبە بەرێ شواکەیە یادمایی کەژی مدوێت ئەس باسکەمەبە و مۆرکردناتی زیاتێدا مۆرکردن عربیت گوتێ تعمیت ینی دینە کریسیانیدا هەیە کریسیانێک و فەڵاژی برات فەڵاژەوێ هەی کوماناتە مۆرکردن کۆتێ ئەف مۆرکردنا زارۆکە مۆرگنەکە ینی هەتاکە سەرها کەسێکی زیدی فەرە و ئەvê مۆرکردنێ ئاباکانیاسپی بکە بەکو نیشان و ناسنامە تاکەکەی سێزیە مامۆستا ینی ئاباکانیاسپی نیشان و ناسنامە تاکەکە سێزیە بەسەم گەلێک جای دەبێژین کەسێکی ێزیدی تەمەنەوە یا فەرزە و وێ ئابێ لێ بکەنەوە دەبین کەسێکی ێزیدی یل دەرەکە دوور و نەگەشتەوێ دەرێبە شێخ دەواست دەستێ شێخی خۆ پیرێ خۆ تولچینێبی تول یابانبی تولکێ دەرێبی کاری بچەکە ئابێ لێ بکەوێ کومانەتە هەرچۆوێ دەوێ کومانەتە باوریەکە باوریێت مێتکردنارەت ئێزیاتێدا مۆرکردن گەلەکە مهمە مامۆستا چەند گوتنێکە من دەبێت ئەزبان گوت ناژی بێژم مۆرکردن ئاژی مەهرکردن ئاژی مهر مۆرکردن وەختی توبین وەختیان نوت بێژین زارۆکە مە مۆرکەین یان مهر شتەمپە على ئەڵمانی گوتە یانی تەمغا شتەمپە ئەڤەی یانی دەبێنە مەهرکردن وەختی ژن و کەچکە و کوڕکە کەفتەیەک و دوو ئەم بینە مەهرکردن ئەبە هەمووش ئێک ئەوێ هاتی ینی مانە ڕازیبوونە مەهرێ ڕازیبوونە پرۆژێ ینی ماناتێ ئەبە لەمان بێژین ئەبە هەرسێ گەلەکت مهمن معنەوێت دەت هەندێدا ئەو پەیوا مۆرکردن مێهرەکە مهرەبان ئەو ئەبە گەلک هەموو نێزیکێکردونەوە دەبێت کورسانی بارەبتر لێرین مهر و مامهر و خۆر و ئەبێت پێ بەهی بەس نامە ئێزیاج دەبن خۆر مەسن عشیرە خۆرکانە یا مێرکانایی مەسەن گوندی خۆرزانێ حتا خۆرسا و ما چیت بێژنێ ڕۆژهەڵاتی کوردستانێژی خۆرسان و گەلێک دەلێ دیوتین ئاو نەوێت پێ بەهی یامت بێت ئەس من بابەتێکێ ینی وەکی چیت بێژن من نەدیاز گەلێک دەیشکەمەوە ئەف بابەتە بارەبترژێ ئەف جەژنە ئەف مەڕاستی مێتوان جەماشی خادی ینی بەس لال شتێ نەگەڕان
وەکی دینانێکەنش بەرکو ئەگوت ئەف جەمایە واجەم هەفاتی و ماناتە کۆمبوونەکە زیاتێ بوون ڕێککەفتنەکواکردی سەرمان خاڵە ئەف خاڵنە گرنگ بێتی دێدیداتی هەنی ئەوان ئێزیاتی هەمووت بوونەیە کلگەشی خادی هەتا ئەف گرنگنا وێدانێ پشتیشی خادی توێژی شێخ حەسەن و شێخ فەخری ئادیا گەلک هەندێک گەلک باوری دیژی من جارەکەدی ملدەرەکەدی وێت ئامادەکردین گۆڤان خاڵارێک هەمونێ دەمە فەرمان سەرمەت هاتن ئەوانژی پشتی وانڕژی ئەوانژی ئەفخانە هۆسا بەرهەتکردن و ئێزیاتی ما هەتان هۆ هەنە ببین شێخێمە پیرێمە هەکە نەژمانە بە ئەمش نۆبگاوی ئێزیاتی وەکی عەلەویە ئانوکی کاکەیە نۆ ئەمش بەلابە بوو نۆ حەلیا بوو ناو خەڵکێدا بەسەبە وەکی ئەوە کێمە خۆ پێوەگرێدان هەتان و ڕۆژە ئیرۆ ئەمە ئەس سوپاسدارێەوەم ئەس دەبێت خاڵێکی دانێمە بەر بابەتی خوازێ سەکنینم بەرکو من بابەت گەلک درێژ کژی هەر پرسەکە هەبت یا کە تەماشەبانێکی ڕێزدارێکی ئەز ئامادە بم ئەس دەبێژم سوپاس بۆ تەماشەبانە و سوپاس بۆ وەژی و سوپاس بۆ چارپەلێ و میدیای و ئەس گەلە مەمنووی تەمە سوپاس تا زەحمەتێکی شەی سپاس کەدو خزمەتاتەژی کەداتە پیرۆز بە و جماعەتە پیرۆز بە و خزمەتاتە قبول بە ئینشەڵا بخواتە خودێ تاسی مەلک ئالیکارێتە بن ئەم سپاسیاتات کن ji bo îvan zanîna ji bo îvan berhevkirina wekî tekerem kirî ji xwe me zanîbû ku mijara me gelek berfireye û me dixwastima çend wekî nirxandin û nîşanên tekerem kirî ji wê dîrokzanîna we hinek agadariya jî ji temaşevan û guhdarê me re pêşkêş bikin em hêvîdarin ku me dikarîbû bi van zanînê we û lêkolînê we kirî hinek berfire zanîn dabin li ser êzdatiya me û me hinek ronayî berdave ser dîroka xwe û wela xwe kevnar ya qedîm bêjim xizmeta qebûl bike ku spas dikim bar em ê nikarbin êdî wextê me jî tê dawiyê ji ber ku wextê me tê dawiyê em ê nikarbin zêde jî bersivû wekî gotî pirsa jî bigirinin em wisa dibînin ku pêwîst e em na bidawî bikin ez bêjim gelek spas ji bo hemû temaşevan û guhdarê me yê hêja ku me temaşe kirin me guhdarî kirin yên ku ji vir hanêka di çarpel medyayê de daşîva çarpel medyayê me guhdarî bikin û ji van nirxên van nîşanên ku nivîskar û lêkolînerê me rêzdar pêşkêş kirine sûd bigirin û em bêdiyê vî hatine dawiyê ke eger gotina te dawî mabe ji kerema xwe gotina dawî tu dikarî bibêjî û eger na em ê êdî bernama xwe dawî bînin زۆر سپاس گۆدا من هەلا داویە ئەسیبیدارم من کاری بتەس بەشێکی پچێکی خزمەتا خۆیان یا کللتور و ئەدەبیات ئەمە زیاتیە کردبت و مە پچەکێ کاری بێت ئەم پچەکێ خۆم وەکی چاوە بێنی ئەم پچەکە تامەکە بدەینە وی کللتوری خۆم جارەکە نوژەکەینەوە و ئەم هەدێت خزمەتاوەش دابین خزمەتە کۆل و چانتان خۆدابین هەر وەختێکی هەبێت ئەم تامادەینە ئەم خزمەتێکی بکەینەمە ئەم دەبێژین هەوێ جەژنێل تەوایە تەوایە هەر چار پارچە پیرۆزت بکەین و تایبەت جڤاکامەیزی هیویدارم هەر ساڵ سەرمەدا بێت بخێر و خۆشی و ئەم جارەکە دی سوپاسدارێت چاربەرێنە و سوپاس هەر هەب سەرچاوەڕا هاتێکە کو تۆ ئیرۆ بەشداری بەرنامە دانەسینا ئێزدیەتی بووی ئەو بەرنامەیە مەی دانەسینا ئێزدیەتی وەکی تەکەرەم کردیتە و دەمگوداری کرد مەسەلە کەد و ئەمەکە هەواڵی چارپەل مەدیەتێنە پێشکردن ئەم بێ سپاسیا خۆشوان ڕژ دوێشن ژەڕەژیا مەرە سپاس کردن هەتانێکی بێگەمە گوداری بمەرە بوون مەرە بوونە هەفکار و زێویدارم خۆدانێن وێ جەمایە ببنە ئالیکار و هەموو ئێزدیên hên di destê Daişê û rêxistinên îslamiyê yên tundrew de dilin ji vegerîna mal batên xwe tifaqa me êzdiyan ya ji bona mafên siyasî civakî û olî li Kurdistanê û li cîhanê hên pêştir bikeve ez bêjim deba we bimîne xweş bimîn nav xêr û xweşiyê de شاباش